و ئەو چوار بەنداوەکەی ترمان ئاوی تایە و ئەم ساڵ لەم بارانەدا هەرچەند کە کەمبارانیش بوو سەرڕێژیان کرد و ئاوی تیا بوو. چونکە بە قیاسات ئاومان بەرداوەتەوە ئینشاڵڵا بەشەکە تاکو و بارانبارینی ئەم ساڵ. بەحیرەیەک دروست ئەکات و ئاستی ئاوی ژێرزەوی زیاد دەکات و ئاوی باڵەجۆش بە ڕێژەیەکی زۆر زیاد دەکات بۆ سنووری کە ئەکەونە سەر باڵەجۆ. وەک چۆن پێشینان وتویانە ئاو ئاوەدانی من ئەمڕۆ لەسەر بەنداوی باوە شاسوارم لە سنووری قەزای کفری لە سنووری ئیدارەی گەرمیان 6 بەنداو هەیە. ئەم 6 بەنداوە ئایا بووەتە هۆکاری ئەوەی کە گەرمیان لە وشکە ساڵی ڕزگار بکات؟ ئایا بووەتە هۆکاری ئەوەی کە سامانی ماسی زیاد بکات؟ ئایا ڕێژەی ئاوی بەنداوەکان لە سنووری ئیدارەی گەرمیان چۆنە؟ من ئەمڕۆ بەسپاسەوە بەڕێز جەبار مەحموود بەڕێوبەری بەنداوەکانی گەرمیان لەگەڵ دەبێت. کاک جەبار سڵاوت لێ بێەوەم کاتت باش، سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ تۆیش. ئەمڕۆ ئێمە لەسەر بەنداوی باوە شاسوارین لە قەزای کفری. ئەمەوێ بپرسم دۆخی بەنداوەکانی سنووری گەرمیان چۆنە کە 6 بەنداومان هەیە و بەشێکیان کارکردن تیایدا بەردەوامەوە بەشێکشیان تەواو بوون و ئێستا ئاوی تێدایە؟ بەنسبەت بۆ بەنداوەکانی سنووری گەرمیان 6 بەنداومان هەیە، 4 تەواو بۆ ئاوی تایە، 2 دانەی لەژێر کارکردندایە وەکو بەنداوی باوەنوور لە 115 تەواو بۆ ئێستاش کۆمپانیا ئیشی لێ ئەکاو ئەگەر قەیرانی دارایی نەبێت 3 بۆ 4 ساڵتر تەواوە بێ ئەو بەنداوە و بەنداوی خۆنەوەزانمانێن لە 196 تەواو بۆ 4 لە سەتی ماوە. ئەویش ئێستا دەست بەکار بوو نەخۆشبەختانە بە هەوڵ و کۆچشی بەڕێوەبەرایەتی گشتی بەندا و کۆگەکانی ئاو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بە هەوڵی ئیدارەی گەرمیان ئێستا ئەو پرۆژەیە ئیشی لێ دەکرێت و ئەگەر قەیرانی دارایی نەبێت لە مانگی 12 ئینشاءڵڵا تەواوە بێت ئەو بەنداوە. و ئەو 4 بەنداوەکەی ترمان ئاوی تایە و ئەم ساڵ لەم بارانەدا هەرچەند کە کەمبارانیش بوو سەرڕێژیان کرد و ئاوی تیا بوو و ئێستاش ئەم بەنداوانەی هەر لە هەموو بەنداوەکانی گەرمیان هەر 4 بەنداوەکە چونکە بە قیاسات ئاومان بەرداوەتەوە ئینشاءڵڵا بەشەکە تاکو و بارانبارینی ئەم ساڵ. باشە. باسی چەند بەنداوێکت کرد کە ئێستا ئاوی تێدایە. ئەم بەنداوانە بڕی ئاوەکان کە تێدایە چەندە و ئایا مەترسی وشکە ساڵی تا چەند بوو ئەم ساڵ ئەوەی کە بەڕێستان بەهۆی بەنداوەکەەوە شارەزاییتان هەبێت؟ بەنسبەت بۆ کێشەی کەم ئاوی و کەم ئاوی نەبوو ئەم ساڵ کەمبارانی هەبوو و ساڵەکەش وشکە ساڵی بوو و هەر 4 بەنداوەکە سەرڕێژی کردووە ئەم ساڵ و ئێستاش بەنداوی با شاسوار کە ئێستا لێرەین 2.5 ملیۆن ئاوی تایە، 2.5 ملیۆن مەتر سێجا ئاوی تایە. خۆی چەندێک ئاواگرێ قسەشەکەی؟ 6 ملیۆن ئەگرێ. بەڵام ئەم ئاستی ئاوی دابەزیوە؟ دابەزیوە بەڵێ، بەس کاتێک کەمیش ماوە، ساڵانی تریش هەروە بوو، کێشەی نییە. ئەمە مەترسی دروست ناکات بڵین ئێستا کەم ئاوە بەنداوەکە؟ نەخێت، چونکە ئەو ئاوەی کە تیا ماوە بە قیاسات بەرەدرێتەوە بەشەکە. یعنی ساڵانی پێشوش هەر بەم جۆرە بوو؟ بەڵێ بەڵێ. بۆیە وتمان باس هەند لە هەندێک شوێن یا هەندێک میدیا باس لەوە دەکرا کە بەندا سنووری گەرمیان تەواو وشکە ساڵیە یاخۆت باس لەوە دەکرا تەواو گەرمیان وشک بووە. بەڵام ئێستا ئێمە 4 بەنداوی باشمان هەیە و 2 بەنداوی باشش لە ڕێگایە و چەندین پۆنتش دروست کراوە. ئەمە گەرمیان بەرەو بژانەوەیکی دەرەبات بێگومان. بەڵێ، یعنی سەرڕای ئەو بەنداوانەی کە چەند بەندایە تریشەیە لە سنوور گەرمیان لە بەرنامەیە لە بەڕێبەرەتی گشتی بەندا و کۆگاکانی ئەو ئەوانەی خسۆتە بەرنامەوە ئەگەر کێشە نەبێت یان بودجەی بۆ دابین کرێ ئەوانەشە ئەنجام بدرێت. ئەتوانین وەکو مژدانەیەک بە بینەران بڵین ئەو بەنداوانە لەکوێکرێ؟ ئەو بەنداوانە لە سنوور گەرمیانن. 4 بەنداومان هەیە ئەمە لە سنوور بەنداو بکرێت لەو دێهاتانەی کە ئەکەوێتە ئەو سەری ئاوەسپیوە. باشە. ماوەیەک دەنگۆیەک زۆر گەرم بوو کە بەنداوێکیش لە کەلار بکرێت. وابزانم ناوی بەنداوی بەردەسوورش بوو. بەڵێ. ئەم بەنداوە کارکردنی گەشتووە بەچی؟ ئەم بەنداوە سەرەتا دەرخستەی بۆ کراوە، یان دەرخستەیەکی بۆ کراوە، دیزاینی بۆ کراوە، ئەوانە تەواو بووە و دەرخستەیش بۆی ئامادە کراوە کە ئەگەر وەزعێک بێتە پێشەوە و بودجەی بۆ دابنرێت ئەو بەنداوەشە دەرخستەی هەیە و ئەنجام ئەدرێ. ئەو بەنداوەک بە تایبەت کە لە کەلار دروستەکرێ ئەبێتە ناوچەیەکی گەشتیاری؟ بەڵێ بەڵێ، ئەو بەنداوە زۆر گرنگی هەیە بۆ ناوچەی کەلار
بحیرەیەک دروست ئەکات و ئاستی ئاوی ژێرزەوی زیاد دەکات و ئاوی باڵەجۆش بە ڕێژەیەکی زۆر زیاد دەکات بۆ سنووری کە ئەکەونە سەر باڵەجۆ. باشە دۆخی بەنداوەکانی دیکە بەنداوی ئاوەسپیمان هەیە توورەجارمان هەیە بەنداوەکانی دیکە دۆخیان چۆنە ئاویان تا چەند تێدایە مەترسی کەماویان نییە؟ نەخێر ئەو بەنداوانەی کەماون وەکو توورەجار و حەسەن کەنۆش ئەوانەشە کێشەی بێ ئاویان نییە یعنی ئاوی تایە و بە شیشەکە. باشە پێشتر باسی بەنداوی خۆرنەوەزانمان کرد باسی بەنداوی ئاوەسپی لە ماوەی ڕابردووە باس لەوە دەکرا کێشەی بەردانەوەی ئاوی هەیە ئایا ئێوەکو بەڕێوەبەرایەتی ئەو کێشەیەتان چارەسەر کردووە؟ ئەو کێشەیە هەوڵی بۆ دراوە یعنی چارەسەر بکرێت لەوە چ لە دوار ڕۆژە چارەسەر بکرێت و بە تەماین دیزاینێکی تریش بکەین بۆی ئەو دیزاینە کێشەکە تەواو چارەسەر دەکات. باشە پرسیارێکی قورسمان هەیە لێرەیە لە ماوەی ڕابردووە باس لە هەندێک بەنداوەکرا لە سنووری گەرمیان مەترسی داڕوخانیان هەیە ئایا ئەمە تا چەند ڕاستە؟ بۆ نمونە لە ماوەی ساڵانی ڕابردوو بەنداوی کفری پڕ بوو ئیتر بەشێک لە خەڵکی شاری کفری ئەیانوت مەترسی داڕوخان هەیە بەنداوی خۆرنەوەزان عینەن حساب دەنگۆیەک لەسەری هەیە هەل ئێستاوە کە تەواو نەبووە ئایا ئەم دەنگۆیانە چییە لای ئێوەکو بەڕێوەبەرایەتی؟ ئەو لەبەرەوە ئێمە ئەزانین کە ئەو بەنداوانە چۆن ئەنجام دراون بە شێوەیەکی ئەندازیاری هەروەها مەڕەکی دروست نەکراوە بە شێوەیەکی هەندەسی دروست کراوە و هیچ کێشەیەکی نییە ئەوە خەڵکەکە شارەزاییان نییە لە بەنداو ترسێکیان بۆ دروست بوو ئەڵێن ئەڕوخێ تەنانەت بۆ کفریش کاتی خۆی کە بارانی زۆر باری ئاوەکە تا ئاستی 40 سانتیمەتر مابوو بۆ کرێستی بەنداوەکە هیچ کێشەی نەبوو. باش ئەتوانین دڵنیایی بدەینە خەڵکی گەرمیان و ئەوەی کە گوێبیستمان دەبێت کە بەنداوەکانی سنووری گەرمیان هیچ مەترسیەکی نییە؟ بەڵێ ئەتوانین دڵنیایی بدەینە هاوڵاتیان و خەڵکی شارەکان ئەوانەی کە لە سنوور بەنداوەکەن هیچ مەترسیەک نییە لەسەر بەنداوەکە. دەست خۆش بێ. سەلامەت. سپاس بۆم دەرفەتە دەست خۆش بێ. بەڵێ بینەرانی کۆباس ئەوەی گوێبیست بوون بەڕێز جەبار مەحموود بەڕێوەبەری بەنداوەکانی سنووری گەرمیان بوو. ئێستا من بە دیاریکراوی لەسەر بەنداوی باوە شاسوارم لە سنووری قەزای کفری وەک لە دیمەنەکانیش دەیبینێن بەنداوی باوە شاسوار ئاوی باشی تێدایەوە بەشێکی دیکە لە بەنداوەکان من ئەمڕۆ ڕۆژمە سەر بەنداوی ئاوەسپی و هەمان کات ئێستاش لە بەنداوی باوە شاسوارم دۆخی بەنداوەکان وەک گوێبیست بوون لە بەڕێوەبەری بەنداوەکانی سنووری گەرمیان دۆخی بەنداوەکانمان باشە و 6 بەنداوی گرنگ لە سنووری ئیداری گەرمیان دەبێت دوان لە ئێستادا کارکردن تایدا بەردەوامە و 4 بەنداوی دیکەشمان و ئێستا ئاوی تێدایە ئەمە وا دەکات بە وتەی بەڕێوەبەری بەنداوەکانی گەرمیان هیچ مەترسیەک لەسەر گەرمیان نەبێت و ئەوەی هەیە تاوەکو ڕادەیەک ئەگەر دابەزینی ئاستی ئاو هەبێت لە بەنداوەکان شتێکی ئاساییە وەک ساڵانی ڕابردووە ئەم ساڵ تا ڕادەیەک کەمبارانی هەبووە بەڵام بەشێکی زۆر لە بەنداوەکانی سنووری گەرمیان سەرڕێژ بوون و هیچ مەترسیەکی وشکی بەنداوەکان نییە و پرسیارشمان کرد سەبارەت بە مەترسی لەسەر داڕوخانی بەنداوەکان لە ماوەی ڕابردووە لە چەند پیج و ینی چەند میدیایەک باس لەوە دەکرات دەوەڕاوچی لە هەوڵاتیان دروست کرد بوو ئێمە بۆ بەدەداچوون هاتینە سەر بەنداوەکەەوە گوێ وەکو خۆتان گوێبیست بوون لە بەڕێوەبەری بەنداو کە هیچ مەترسیەک نییە لەسەر بەنداوەکانی سنووری گەرمیان.